کاک ڕەنزەر ئێستا تو لە چی؟ ئەتو بابا ئەتو فاتیکانی هەمووی کاک مەکێ تو لە چی؟ لە ئیتالیا فەرق ینی یەک بەخوا زۆر ئەو پەڕی ناداتە پەروەری نوکتەیە نوکتە ئەو بەری ڕەزیفی ئەوەیە ئەو بەریش ها ئەو بەری شەماشت وەنیە یعنی بەس ناوەڕاستەکەی بەناوی فاتیکانە خەتە درێژەکە هەردوو لایتکەی ئیتالیایە خود دەدەینێت خەرچینە دەستان خۆش بیتن هەموو پارەی لەمە دەێنن 4500 کەسی لە ملیە بە شەرەف ئەو بارزانیانە و تاالەبانیانە پاڤل و مەسەلە مەسرور کاک ڕەنزەر 4500 کەسیشیان لە ملبی هەر مەعاشەکەیان پێ نادرێن پێیان نادرێن نانەکەی تەوزیعەکەن